ئامادەبوانی هێژا، هەواڵانی خۆشەویست، هەروەک دەزانن ئەمڕۆ 3/8 ڕۆژی جینۆسایدکردنی خوشک و برا ئێزیدیەکانی و پێکهاتەکانی ترن لە ناوچەی شەنگال و دەوروبەری. ئەمڕۆ 6 ساڵ تێدەپەڕی لەسەر ئەنجامدانی ئەم تاوانە قێزەوەنا، ئەم کۆمەڵکوژیە، ئەم جینۆسایدە دەرحەق بە خوشک و برا ئێزیدیەکانمان لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعش و هاوکارەکانیانەوە کە تاکە تاوانیان تەنیا کوردبوون بوو. دیارە داعشە تیرۆریستەکانیش بەهۆی جیاوازی ئاینیشەوە وەک تۆڵەسەندنەوەیەک لەوان ئەمەشی هاتۆتە سەرێ. ئێمە ئەمڕۆ بەداخەوە بەهۆی کۆرۆنا و بەهۆی ئەوەش هەر تەنانەت جەژنیشە و ئیمکان نییە ڕێوڕەسمێکی شایستە بەم ڕۆژە ڕێک بخەین، بەڵکو ئەم وەستانەی ئەمڕۆ ئێستا شتێکی ڕەمزیە. ئەم وەستانە، ئەم وەقفەیە تەنیا بۆ ڕێزگرتنە لە جانی پاچی ئەم شەهیدە نەمرانە، تەنیا وەقفەیەکە دژ بە ئەنجامدانی ئەم تاوانە ڕەشا، دژ بە بەشێکی سەرەکی، بەشێکی زیندوی گەلەکەمان کە ئێزیدیەکانن. واروە وەقفەیەکە بۆ تەزامن، هاوکاری لەگەر شەنگال و شەنگالیەکان و دەوروبەری، لەگە خوشک و برا ئێزیدیەکانمان، بۆی هەرچی زووە ئەم برینە، ئەگەر چی برینی شەنگال، برینی جینۆسایدی ئێزیدیەکان ئاسان نییە وەک برینێک لە دەستەی نەتەوەییمان واز و سارەش بکرێتەوە، بەڵام بتوانین بە هەموو شێوەیەک بەو هەنگاوانەی کە دەکرێت ئەنجام بدرێ قەرەبیان بۆ بکەینەوە. بەداخەوە یعنی کارەساتێک بوو کە لە مێژوودا دەگمەنە، لە مێژوودا جینۆساید زۆر کراوە، بەرامبەر بەگەلەکەمان کراوە، بەڵام ئەوەی ئەم جارە لە هەمووی ناخۆشتر لەم جینۆسایدە، لەم کۆمەڵکوژیە بە ئامانجگرتنی ژن بوو. بەداخەوە دیارە لە هەموو کۆمەڵکوژی و شەڕەکانی تری ژن بە ئامان گیراوە بەهۆی ژنبوونیەوە. ئەمە جگە لەوە ژن بە باوک و برا و کوڕ و کچ و بە هاوسەر قوربانی دەدا و بەهۆی ژنبوونی شەوە بەداخەوە لەم کۆمەڵکوژی لەلایەن ئەو تیرۆریستانە بە ئامان گیرا، وەکو کۆیلەی شەڕ، وەکو بارمتە و ئەو پەڕی بێڕێزی و سوکایەتی بەو بەشە زیندوی کۆمەلگاکەمان کرا. ئێمە لێرەدا خۆتان دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێشەوەی شەڕی تیرۆریستانی داعش بووە، لە پێشەوەی داکۆچی کار لە ئێزیدیەکان و ناوچەی شەنگال و پێکهاتەکانی تری ئەو ناوچەیە بووە و لە شەڕەکانی دژ بە داعشیش ڕۆڵی کارای هەبوو، ڕۆڵی سەرەکی هەبوو، قوربانی زۆریدا بە پێشمەرگە قارەمانەکانی، بەسەرکردە ئازا و تێکۆشەرەکانی، هەروەک ئەوەی بۆ ئەوەی تۆڵەی ئەم جینۆسایدە لەم تیرۆریستانە بکرێتەوە. خۆشبەختانە بە ڕۆڵی قارەمانانەی پێشمەرگەی کوردستان، هێزەکانی عێراق، هاوپەیمانی نێودەوڵەتی، هەموو دۆستانی گەلەکەمان تواندرا ئەم ڕێکخراوە تیرۆریستیە تا ڕادەیەکی زۆر ئەم تۆڵەی لێ بکرێتەوە و لەسەر دەسەڵات ئەو دەسەڵاتەی هەبوو لەبین بچی. ئەگەر پاشماوەیەکی مابووبی، بەڵام ئەم ڕێکخراوە هیچ نەبی ئەوەی دڵنەواییمان دەکە ئەوەیە کە ئەوانەی کە جینۆساید ئەنجامەدەن، ئەوانەی کە تاوانی ئاوە گەورە دەست بە میلەتان ئەنجامەدەن، وەکو بەرزەکی بانان لی دەرباز نەبن، بەڵکو تۆڵەیان لێ بکرێتەوە، وەکو چۆن سەرانی ڕژێم دارودەستەکانی سەدام
بۆهۆی ئەو تاوانانەی کە دژ بە گەلانی عێراق گەلی کوردمان بە تایبەتی هەڵەبجە ئەنفال جینۆساید بە سزای خۆیان گەشتن تۆڵەیان لێکراوە. دیارە تۆڵەکردنەوە ئەم کارە ساتەمان بۆ چارەسەر ناکە، بەڵام هەر دڵنەواییەکە و بەڕاستی دەرسێکە بۆ داگیرکەران و تیرۆریستان کە لەمە دووە ئەوەی تاوان ئەنجام بدا، ئەوەی کۆمەڵکوژی ئەنجام بدا و ئەوەی جینۆساید دژ بە میلەتان ئەنجام بدا وەکو بەرزەکی بانان لێی دەرناچی، بەڵکو کۆمەلگای نێودەوڵەتی هێزە شۆڕژگێڕەکانی ئەو میلەتە، قارەمانەتی ئەو میلەتە دەتوانی تۆڵەیان لێ بکاتەوە. ئێمە لەو بۆنەدا جارێکی تر جگە لە هاوخەمی، جگە لە هاودەردی بۆ ئەم کارە ساتە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جەختەکەینەوە، وەکو باسم کرد چۆن پێشەنگ بووین لە شەڕی داعش، شەڕی دژ بە داعش، ئاواش یەکێتی پێشەنگ دەبی لە هەنگاوی دوای لە ناوچوونی داعش، هەر لە هەوڵدان بۆ دۆزینەوەی ئەوانەی کە تا ئێستا چارەنووسیان نادیارە، بە تایبەتی کە زۆربەیان ژن و ئافرەت و مناڵن، تا هەوڵدان بۆ ئاوەدانکردنەوەی شەنگال و دەوروبەری، تا هەوڵدان بۆ جێڕانەوەی بە سەربەرزی خوشکوبرا ئێزیدیەکان و پێکاتەکانی تر بۆ شەنگال و ناوچەکەی تر، قەرەبووکردنەوەی مادی و معنەویان و هەروەها بە جینۆساید ناساندنی ئەم کۆمەڵکوژیە گەورەیە لە کۆمەلگای نێودەوڵەتی. و لە هەمووشی گرنگتر پێمان وانەبی جینۆساید یان کۆمەڵکوژی دژ بە گەلەکەمان کۆتایی هاتووە. ئەوە بۆ ئەوە نییە نەخۆمان بترسێنین نەبێ دەسەڵات بین، بۆیە دەبی دوای گەڕانەوەشیان بۆ ناوچەکانی خۆیان هەوڵ بدەین بە هەموو شێوەیەک شەنگال و دەوروبەری لە ڕووی ئەمنی بپارێزین، وەک حکوومەتی هەرێمی کوردستان، وەک هێزی پێشمەرگەی کوردستان، وەک یەکێتی نیشتیمانی کوردستان، وەک عێراق، وەک کۆمەلگەی نێودەوڵەتی هاوپەیمانان بە هەر شێوەیەک بجارێککە ئەو ناوچەیە پەلامار نەدرێتەوە، چکە تا ئێستا هەڕەشەی داعش هەرماوەتەوە. ئەمەش بەشێکی پەیوەندی بە بوونی ئیدارەیەک لە ناوچەکە کە شەنگالیەکان بۆ خۆیان هەری بژێرن بەبێ دەستێوەردانی حزبی و سیاسی، بۆی بتوان لە ڕێی ئەو ئیدارەیە لە ڕووی خۆپارێزی بکەن لە ناوچەکانی خۆیان. ئێمە جارێکی تریش سەری ڕێز و نەوازش بۆ ئەم خوشکوبرا شەهیدانەماندا دەنوێنین، جارێکی تریش بەڕاستی تەزامونی خۆمان بۆیان دووبارە دەکەینەوە و ئەو هەنگاوانەش کە باسم کرد لە بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ لەمە دووە سڵاو بۆ جانی پاچی خوشکوبرا ئێزیدیەکانمان، پێکاتەکانی تری کوردستان لەو ناوچەیە، سڵاو بۆ جانی پاچی سەرجەم شەهیدانی کوردستان، سڵاو بۆ هێزی پێشمەرگەی کوردستان.